السلام عليكم من باران هەروتی لە ماسیفرۆ شاهانە بە خێراتنی کەناڵی ڤار دەکەم بۆلامان ئێمە وەکو ستافی ماسیفرۆ شاهانە و مەفق زووزەڵام لێرە چەند ئیشێک دەکەین بۆ نمونە یەکەم شت مار مەفقەس ماسی جوانی و هەروە زۆرەها گیاندارمان لا بەردەستە ئەگەر بێت و سێریکەین ئەو مارە ماری پایثۆنی پێدەرێن ماری پایثۆن ڕێت تلادت پایثۆن مارێکی زۆر جوانە بێ زیانە یعنی زۆریش گەورە دەبێ خەڵکەکی زۆریش بەخێو دەکا و خەڵکەکی زۆر ئیسفادەی لە پێستەکەی دەکا بابەتی کەمان هەیە نمونە ماری بچووکتر ئەگەر بێت و سەیری بکەین ئەو مارانەش هەر بێ زیانە ماری نەباتی پێدەرێن یعنی ماری گچکەی پێدەرێن گەورەبوونیان زۆر کەمە بەڵام والحاصل ئەوەی کە ئەمە باسی دەکەین زیاتر ئەو مارە گەورانەیە هیچ مەترسیەکی نییە ئەوە هەر بەخۆی ددانی نییە ئەوە ددانی نییە ئەگەر ددانی نەبی پێوە نادا بە هیچ شێوەکی و هەروەها ژەهریشی نییە هەر مارێک گلێنەی چاوی خڕبێ بێ زیانە بەڵام ئەبێ هەر کەسێک کە دەستکاری دەکات مارەکان دەگرێت لە چیابێ یاخود لە شوێنێکتر بێ لە شوێنێکی تۆڵەوانی بێ نابێ بەبێ زانیاری مار بگرێت چکە ئەگەری هەیە مارەکەش هەرایوی بەڵام ئەوی لای ئێمەیە ئێستا نمونە ئەگەر ئەوە زیانی هەبێ ئەگەر بزانین سەتایەک ئەگەری هەیە کە پێوە بدا من ناتانم هەوادەسی لێ دەبم ئەوە لەکنە من ئێستا بای 12 وەرەقەیە بەڵام لە $100 دەست پێ دەکات تاوەکو ڕەنگە $10,000 $20,000 $100,000 بڕوە ئەم ساعەکە بەخۆی حادەتەن کەیبوونی زەحمەتە جار و بارەگە گەزی باوێ ڕەنگە تۆزی زیزان لێدا بن بۆیە بۆ دەستەوانەی گرتومە ئەگەر نا شتێکی زۆر جوانە و خواستێکی زۆر لەسەر دەست لە کوردستان خەڵکانێکی زۆر لا ئێمە تەڵەبی دەکەن سعرەکەشی تەقریبەی 6 وەرەقەیە ئەو مارانەشمان هەیە ئەو مارانە زیاتر سعرایی پێدەرێن بۆ کەسانەیە منداڵێکە کەسێکە حەزی لێ ماڵێکی هەیە ناوشی دادرێت لە ماڵەوە بۆ خۆی بۆ جوانی هەروە لەوەندەش باوەڕ ناکەم زیاتر گەورەبی گەورەش بێ یان تۆزێک گەورەترە بێت گنا زیاتر نیە ئەگەر بێت و سێریکەین ئەو مارەکەیە شتێکی بێ زیانە و بێ مشکلیە قسەی کۆتایی ڤار دەیکات.